چۆنە؟ ئەفەرین! سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەق پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە وردی لەیە زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە چەقڵەکانتان! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە ماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشن؟ من زۆر دڵخۆشم ئەمڕۆکە بە دیداری ئێوە یازی شاد بوومەوە ئەوە دڵخۆشن ببینینی من؟ زۆر سپاس باش ئازانن من ناوم چییە؟ ناوم چییە؟ ئافەرین یەک چەپڵەی بەهێز بۆ خۆتان ئادی پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لە گوندی کوێین؟ ئافەرین گوندی واژە گوندی واژە کەوێتە چ ناوچەیەک؟ شار باشێر شار باشێر سەر بە چ قەزایەکە؟ ئافەرین هەر بژین یەک چەپڵەی بەهێز بۆ خۆتان باشە مناڵەکان پێم بڵێن پێتان خۆشە سەرەتا چیرۆکێکتان بۆ بجەرمەوە؟ زۆر باشە کەواتە بە بێدەنگی گوێم لێ بگرن چونکە دوایی واتای چیرۆکەکەتان لێپرسم باشە؟ زۆر باشە ئامادەن؟ باش لە کۆنەوە ئەسپێک هەبوو وەکو زۆربەی گیانداران لە چۆڵەوانیە ئەژیا ڕۆژێکیان بازرگانێک داوای لێ کرد بچێتە لای ئەو تاوەکو گالیسکەکەی بۆ ڕابکێشێ گالیسکە زان واتای چییە؟ ئەو عەرەبانەیە کە بە دوای خۆیان ڕایەکێشێ ئەویش لە پاداشتی کارەکەی خواردنی چاکی باتێ و شوێنی شیاوی بۆ دابین کا بۆ مانەوەی بەڵام دیارە ئەسپەکە داواکە پەسەند ناکە زۆری نەبرد زستانێکی سارد و سەخت هاو واش ڕێکەوت ئەو ساڵە باران کەم بوو بۆ بەهارەکەشی گیا و گوڵ کەم بوو ئیتر ئەسپەکە لەبەر کەم خۆراکی هیوا بڕاو بوو لەبەرەوەی هیچی دەست ناکەوت بیخوا بیری کردەوە چی بکە؟ وتی با بچمەوە لای بازرگانەکە و داوای لێبوردنی لێ بکەم بەڵکو لە بەرامبەرە کاری پێ بکات و خواردنی باتێ ئەوە بوو ئەسپەکە ئەم جارە قایل بوو گالیسکەکەی بازرگانەکە ڕابکێشێ یەک دوو ساڵ ئەسپەکە بەم شێوەیە بەردەوام بوو لە کارکردن گالیسکەکەی بۆ کابرای بازرگان ڕاکێشا ئەویش خواردنی هەیە و شوێنی مانەوەی بۆ دابین کردبوو بۆ ساڵی سێیەم زستانێکی تەڕ و پڕ و پڕباران و خۆش هاو بۆ بەهارەکەشی گیاوگوڵێکی ئێجگار زۆر لەو دۆڵ و دەشت و بنارەیە سەوز بوو ئەسپەکە دڵی کەوتە لیان بۆ ئەوەی بە ئازادانە لەم دەشت و شاخ و دەرە بژی بەڵام هەرچەندیە کرد
بۆی ناکرا لە چنگی بازرگانەکە ڕزگاری بێ بۆیە هەر لەو ڕۆژەوە هەموو ئەو ئەسپانی کە لە چۆڵەوانی ئەیبینی پێی ئەوتن هاوڕێکانم ئەگەر بۆ ڕۆژێکیش بێ نەکەن دەستبەرداری ئازادی خۆتان بن چونکە لەم ژیانەدا هیچ شتێک هێندەی ئازادی خۆش و پیرۆز نییە زۆر باشە چیرۆکەکەتان بەدڵ بوو؟ باشە منیش ئێستا لێتانە پرسم بزانم چیرۆکەکە باسی چییە کرد محەممەد سەڵاح چۆنی؟ باشم باشی؟ محەممەدەوە تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی شەشم ئافرین محەممەد گیان تەمەند درێژبی محەممەد بەڵێ باشە ئەو چیرۆکە باسی چییە کرد؟ باسی سەربەستی و ئازادیە کرد هەی سەربەستی و ئازادی ئافرین هەر بژیت باشە تۆ پێ و خۆشە بە ئازادی بژیت یان ژێردەستەبی پێم خۆشە بە ئازادی بژم ئافرین پێی خۆشە بە ئازادی بژی لەبەرەوەی هەموو گەلێک مافی ئازادی هەیە مافی ئەوەی هەیە کە بە ئازادانە بژی لە وڵاتەکەی خۆی و لە نیشتیمانەکەی خۆیان هەر بژی محەممەد گیان دانیشە ئافرین ئارۆ گیان چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ئارۆ لە پۆلی چەنی؟ شەش ئافرین لە پۆلی شەش هەر بژی بەردەوامە لە خوێندنەکە و باشە؟ باش باشە ئارۆ بەڵێ. لە گوندەکەی ئێوە ئاسپ هەیە؟ نەخێر نییە ئەی تۆ ئەسپە بینیوە لە نزیکەوە؟ بەڵێ باشە ئەسپ بۆچی بەکارێن؟ بۆ بار و بۆ سوارچاکی بۆ بار و بۆ سوارچاکی ئافرین لەبەرەوەی ئەسپ توانایەکی زۆر باشی هەیە لە شت بارکردن و هەروەها سوارچاکیشی پێکرێ لەبەرەوەی لە ڕاکردنا زۆر تیژە وایە؟ بەڵێ ئافرین هەر بژی ئارۆگیان دانیشە تەمەند درێژبی دیوانجا چۆنی؟ باشم باشی؟ سەلامەت بی زۆر سپاس دیوان لە پۆلی چەنی؟ لە پۆلی حوتم لە پۆلی حوت هەر بژی ئافرین دیوان پرسیارێکی لێکەم فەرموو ئەگەر ئاژەڵێکی کێوی لە وەرزی زستانە بێتە گوندەکەیەوە چی لێکەی؟ خواردنی ئێمە و یارمەتیە ئافرین هەر بژیت باشە ئەگەر ئاژەڵێکی وەکو ڕێوی بێتە گوندەکەیەوە تۆ بەتەکەی تەملی نەخێر بۆچی؟ لەبەرێ ئازاد بێت و بە خۆش خۆی بژی ئافرین لەبەرەوەی ئازاد بێ ڕەنگاویش بەچکەی هەبێ ڕەنگە نەخۆش بێ بۆیە پێویستە ئێمە ئازادیکەین بۆ ئەوەی لە سروشتەکەی خۆیان بژی وایە؟ بەڵێ هەر بژی یەک چەپڵی بەهێزی بۆ لێ ئەرینا چۆنی؟ باشم باشی؟ هەمیشە باشبی ئەرینا و پۆشاکە جوانە چییە لە بەرتاچی پێڵێن؟ جلی کوردی جلی کوردی ئافرین ئەو کچە جوانەی تر ئەوە دینای ناوە وایە دینا چۆنی؟ باشم وەڵا ئەو بوو پۆشاکەکانتان لە یەکتریە ئێوە چی یەکەن؟ خوشکی خۆشکن ئەی ئافرین ئێوە یەکتریتان زۆر خۆشەوێ؟ بەڵێ ئافرین پێویستە میشە ئاگاتان لە یەکتری بێ پێویستە لەوانەکانە هاوکاری یەکتریکان باشە؟ بەڵێ باش باشە ئێوە منتان خۆشەوێ؟ بەڵێ حەزەکەن ببین بە هاوڕێ؟ بەڵێ دە باشە بیرتان نەچێ ڕۆژانە کاتژمێر 5 هەتا 6 سەیری کەناڵی ئاسمانی کورسات بکەن لە ماوەی مناڵانە منە بینن هاوڕێکانمە بینن مناڵانی کوردستانە بینن فلم کارتۆنی خۆشە بینن باشە؟ باشە ئەرینا و دینا بەڵێ باش ئێوە زانن بەیەکە و گۆرانێکی خۆشم بۆ بڵێن بەڵێ ئادی بەیەکەوە بۆستن کەوتم سێ ئەنجا یەک دوو سێ سمۆرێ کاڕێمە لە ناپۆلیشدا پێمە زۆروریا بچووکە خنجی لە ئێسک سووکە پێمان دەڵێن وریابن لە دەرسا زۆر ئازابن هەر جارەوە بە بابەتێ زۆر فێرمان دەکا پیتێ بەلاشە چەند بچووکە هێندەکە ئەرە چاپووکە باز بۆ تۆ هاوڕێگیان خۆشمان دەیە وەک چاومە ئەفەرین یەک چەوڵی بەهێزیان بۆ لێبەر هەر بژین هاوڕێ خۆشەویستەکانم هەر بژین با بچینە لای هاوڕێیەکی ترمان ئەسما چۆنی؟ باشم باشی؟ هەمیشە باشبی ئەسما لە پۆلی چەنی؟ دەرەچمە پۆلیسیە دەرچووی بۆ پۆلیسێ ئەفەرین ئەی لەوانەکان تا چۆنی ئەسما؟ باشم باشی؟ ئەفەرین ئەسما پرسیارێکی لێکەم بەڵێ ئەگەر ئاژەڵێکی کێوی قاچی بوو بە تۆڕێکەوە هاواری کرد فریام بکەون چی لێکەی؟ بەتەکەی لێکەمەوە ئەی دوایی؟ جای بۆ خۆی ڕۆت ئازادە بێ ئەفەرین ئەڕوات و ئازادە بێ لەبەرەوەی بچێتەوە لای مناڵەکانی خۆی بچێتەوە بۆ سروشتە جوانەکەی خۆی نابێ ئازاری ئاژەڵانی کێوی و ئاژەڵانی ماڵی بین وایە؟ بەڵێ هەر بژی یەک چەپڵی بێزی بۆ لێبەر یوسف چۆنی؟
باشم باشی یوسف لە پۆلی چەنی پێنج ئافرین ئەی لەگەڵ قوتابخانەیە چۆنی وەڵا باشم باشی باڵێ ئافری یوسف باڵێ هاوڕێکانە وتیان نوکتەی خۆشە زانێ وایە باڵێ ئادی نوکتەیەکم بۆ بجێڕەوە بەڵام لە دەنگی بەدەنگی بەرز لەبەرەوەی دووری جۆم لێو نییە تەلەڤیزیۆنێک دەکەوێتە خوارەوە ناشکێت بۆچی بۆچی لەبەرەوەی زەویەکەی نەرمە لەبەرەوەی لەسەر فلیمی هندیە لەبەرەوەی لەسەر فلیمی هندی ئافرین یوسف گیان هەر بژی نوکتێکی زۆر خۆش بوو دەست خۆش یەک چەپڵەی بەهێز بۆ یوسف هەر بژی نوکتەکەی یوسف زۆر خۆش بووە بە یەکەم جارم بۆ نوکتەیە بیستم ئەنەس چۆنی وەڵا باشم باشی ئەنەس لە پۆلی چەنی لە دوو لە دوو ئافرین هەر بژی لەگەڵ وانەکانتا چۆنی وەڵا باشم باشی باشە ئەنەس یەک پرسیارە لێکە لە گوندەکەی ئێوە چ دارێکی زۆر لێیە داری ئەم دارانە ئێستا لە ژێریان چییە بەڕۆ بەڕوو داری بەڕوو داری چیتر ئەوەی سمۆرەی خواچی پێڵێن بەڕوو شتێکی تریشە خوا هاڵێ هی زلزل بشارەوە بیخە گونی دارەوە بەڕوو گوێز گوێز ئەم دەزانم گوێز ئەفەرین یەک چەپڵەی بێز بۆ من لێر هەدژیر گەڵا چۆنی گەڵاوە لە پۆلی چەنی تۆ یەک لە پۆلیەکی ئافەری گەڵا لە گوندەکەی ئێوە چه ئاژەڵێکی زۆر لێیە مانگا مار فیل پڵنگ چی زۆر لێیە مانگە مانگا باشە کە لە گوندەکەی ئێوە هاتمە خوارەوە دوو مانگای زۆر زلم بینیەوە چی پێڵێنەوە مانگایانە نازانی ناوەکەی مانگای فرێزی ئافەری ئەو جەنتا جوانە چییە بەدەسەوادی پێم شابە ئەوە چی تیا جەنتاکە ها دەوقەی بۆ تێکرد دەوقا ئافەرین ئەو شتانی تێکە کە پێویستی خۆتن باشە هەدی گۆرانیەکەم بۆ بڵێ گەڵا ئەمڕۆ جانەک و گۆڵەک و گۆلولی سەرچەڵە سەرویستی ماوەسام لە بەردەم پۆلاوەسام ڕەوان وەک و ئاو دۆ لەبەرم بووانەینە ئافرینم لێ کرا بۆشم نەچە بڵادرە ئای کە چەنددا بەختیارم مازیرە کوشیارم وەختا لە خۆشییانە بفڕم بەناو ئەسماندا بفڕم بەناو ئەسماندا ئافەرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش سایە بەڵێ چۆنی باشی باشی ئەحواڵە دەنگ و باسی تۆ چۆن چۆنی ئەی ماڵەوە چۆنن وەڵا باشن باشن نەموتا باشن بەڵێ ئەی خوا هەمیشە باش بن زۆرم پێ خۆشە کە باشن سایە بەڵێ ئەو تۆ لە هۆراوشتی وایە زۆر باشی بەڵێ باشە هۆراوەیەکە بۆ بڵێ بەڵێ دەی کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن دڵ و چاومانە خۆشم دەیە پڕ بەدڵ دەیپارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکم ڕۆڵی چیس و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە و هێزم سنگم دەدەم بە قەڵخان بۆ بگری نیشتیمان ئافرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئافرین هۆگر بەڵێ چۆنی باشی باشی بەڵێ هۆگر بەڵێ ئێستا ئێمە لە چ وەرزەکەی بەهار ئێستا وەرزی دوای بەهار هاوی لە وەرزی هاوی ناین ئافرین باشە وەرزی هاوین گەرمە یان ساردا گەرم گەرمە هۆگر با. لە وەرزی هاوینا بارانە بارێ نە نابارێ ئەی ئاو کەمە بێ لە وەرزی هاوینایان زۆرە بێ کەم کەمە بێ باشە ئەی تۆ چۆن ناوکاری ئاژەڵەکانەکەی ئەگەر تینویان بوو باشە ئای بێن و نانی بێنم ئاوی بۆێنێت و نانیشی بۆێنێ ئافرین ئەزایی چی بکە لە گوندەکەی خۆتانە لە چواردەوری ماڵەکانە لەبەرەوەی چۆلەکە هەیە سەگەیە پشیلە هەیە ئەم شتانە هەمویان توی نوانە بێ لە وەرزی ئاوینە پێویستە چاڵەڵکەنیت و ئاویان بۆ تێبکەی یان لە تەشتێکە ئاویان بۆ دانێ بۆ ئەوی تونی نەبن باشە ئافرین ئۆگرجان یەک چەپڵەی بەهێزی بۆ لێبەر هەر بژی ئەحمەد چۆنی ئەحمەد لە پۆلی چەنی نەچوویتە قوتابخانە باشە ئەحمەد گۆرانیە زانی بەڵێ هاتی گۆرانێکم بۆ بڵێ جری چۆلەکە چۆلەکە پسکۆلەکە
تۆ چۆلەکە و بینیوە بەڵێ باشە هێلکەی چۆلەکە چەندێکە بێ ئەو نێگە بێ ئەوە نەیەکە بێ زۆر بچکۆلەیە باش هێلکەی چۆلەکە خوێ ئای بۆنە ئەی بۆ نا ئەی بۆی خۆی گوناحە زۆر بچکۆلەیە نابێ بیخۆی باشە نابێ ئازاری باڵندەکان بین هێلکەی چۆلەکە زۆر بچکۆلەیە بەچکەکەی تیاابێ ئافرین نەوەکو بەچکەکەی تیاابێ دواتر زیانی پێگا باشە ئافرین یەک چە بڵێ بەهێز هەر بژی ئەحمەدجان دەست خۆش ئەنوە چۆنی باش مەڵە باشی ئەروەڵە ئەفرین ئەنوە جان ئەنوە زۆر پاک و خاوێن و ژیرە ئەنوە لە پۆلی چەنی یەک ئەفرین لە پۆلی یەک واتە ئەم ساڵ چووتە خوێندن وایە بەڵ قوتابخانە خۆشە بێ بەڵ زانست فێر ئەبم من لەوێ بۆ گۆرانی ئازانی بەڵ بۆ قوتابخانە بۆ قوتابخانە ئەفرین ئەنوە بەڵێ هەدی گۆرانیەکەم بۆ بڵێ پەرچووکی خۆ دەبێناودیا و مەی ڕێناناوی خودای دەبێن لە پیرسکەی بۆشە ئەوە ئایندەت گەشە ئەوشەر کرد ڕستە ئەوی هۆمە بستە ئەفرین یەک چە بڵێ بێز بۆ هەر بژی ئەنیا چۆنی باشم باشی بەڵێ زۆر سوپاس هەمیشە باش بی ئەنیا بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی چوارم لە پۆلی چواری هەر بژی ئەنیا بەڵێ لە گوندەکەی ئێوە بە کشت و کاڵەوە خەریکن وایە بەڵێ چ شتێک زۆرە چێنن بابێ تەماتە کوولەکە کولەکە شتانەیە بەڵێ کوولەکە زۆر خۆشە ئەی تەماتە ناچێنن بە ئەویزە چێنی بامێ تەماتە کوولەکە شتان ناچێن وایە بەڵێ زۆر باشە باشە تۆ هۆراوە زانی ئانیا وایە بەڵێ ئەڵێن هۆراوەی زۆر خۆشە زانی بەڵێ. لە هۆراوەیەکم بۆ بڵێ قوتابیژی ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕووناکین وێنەی بەرزی دڵپاکین خاموو کتێب و دەفتەر هەرسێ دەخینە سەر پێ فێردەبین زانستی ڕەوشتی جوان و بەرزی مامۆستایە ڕابەرمان فەرمان لەسەر سەرمان ئیتر دەیە بخۆین نەزانین لەبەر بێنی ئەفەرین یەک چە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی بارش چۆنی باشی بەڵێ هەمیشە باشبی بارشکان بارش لە پۆلی چەنی 5 لە 5 ئافرین بارش پێخۆشەکە گەورە بووی ببی بەچی دکتۆر تۆر بۆچی چارەسەری نەخۆشکەم ئەفرین لەبەرەوەی چارەسەری نەخۆشەکان بکە لەبەرەوەی خزمەت بە نیشتیمانەکەی بکە لەبەرەوەی خزمەت بە گوندەکەی خۆشی بکە وایە بەڵێ باشە بارش ئەڵێن تۆ نوکتەی خۆشە زانی وایە بەڵێ ئەدی نوکتێکە بۆ بجێڕەوە ئەڵێ ڕۆژە لە پیاشیان پرسی کۆنتترین ئاژاڵ چێوتی کارێکی لەبەرێ ڕەشوسپیە ئێوەتا کەرەکە خەتخەتە وایە زانی وەی درە و کۆنتترین ئاژەڵە ئەفرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی بەڕاستی نوکتێکی زۆر خۆش بوو من تێر پێکەریم وی ئەی سکمێشێ بە دیارتەوە دەست خۆش هەر بژی با پشوێک بم ئامێز چۆنی باشی ئامێز لە پۆلی چەنی لە پۆلی دوو ئافری ئامێز گۆرانیەکە بۆ بڵێم من ئەیزانم بۆ خۆم تۆی لە یا من بیڵێم منێڵە دەی گۆرای ناشعر شعر ئێتە شعرێکم بۆ بڵێ ساڵ نێما پیرۆز بێ دەرچی پۆلی یەکام وا لە پۆلی دوام یەخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نوێم من قوتابێکی وریام گوێڕایڵی ماستە هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیان بژی مامۆستاکانم هاڕژ زیرەکە ئەفەرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش هیما چۆنی باشی هیما لە پۆلی چەنی لە پۆلی چەند ئەفەرین هیما ئێوە شوێنێکی سەیرانگاتان لێوە نزیکە زانمەزانی و سەیرانگای ناوی چییە؟ کوالاپار ئەفەرین خەڵکیە بۆم ناو بۆ گەشت و سەیران وایە؟ بەڵێ باشە بە بەهاران کاتی نەورۆز و ڕۆژانی هەینی ئەم ناوە خەڵکی زۆر لێیە؟ بەڵێ باشە کە گەشتیارەکان یەن بۆ ئێرە ئەم ناوە پیسەکەن نەخێت پیسی ناکەن ئافرین کەواتە تۆ بێ کە گەشتیارە و بۆ ئێرە بڵێ تکایە پاک و خاوێنی ئەم ناوە ڕاگرێت لەبەرەوەی سروشتی جوانی گوندەکەمان تێک نەچێ باشە؟ بەڵێ هەر بژی یەک چەڵەی بەهێزی بۆ لێبەر دەست خۆش ئەفەرین
باشە مناڵەکان یەکشتان لێ پرسم ئەمڕۆ زۆر دڵخۆش بوون بە هاتنی من دادێم وتان بەیەکەوە بڵێن باشە بڵێن زیتەڵە بەخێر بێ بۆ واشە زۆر سپاس مناڵە عەزیزەکانی واشە ئارش چۆنی باشم باشی ئارش تەمەنە چەنە 12 12 ئەفەرین تەمەند درێژبی لە پۆلی چەنی پۆلی 5 ئەفەرین هەر بژی باشە تۆ لە پشویاوینە ئەخوێنیتەوە لە ماڵەوە بەڵێ باشە ئەی سەیری تەلەڤیزیۆنەکەی بەڵێ باشە سەیری کەناڵی ئاسمانی کورساتەکەی بەکەمی ئافەری ماوەی مناڵانەکە و پێخۆشە بەڵێ فلم کارتۆنەکانمان نەبینی بەڵێ سەیرێکی کامێرەکە بکە و بڵێ مناڵان بەردەوام چاوتان لەسەر ماوەی مناڵانی کورسات بێ مناڵان بەردەوام چاوتان لەسەر ماوەی مناڵانی کورسات بێ مناڵانی کورسات ئەفەرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبە هەر بژی دیمە چۆنی باشی تەمەنە چەنە دیمە 11 لە پۆلی چەنی لە پۆلی 5 ئەفەرین هەر بژی دیمە لە گوندەکەیەوەیە چ جۆرە دارێکی زۆر لێیە داربەڕوو دارگوێز ئەفەرین داربەڕوو دارگوێز گوێستانەیەوە بەڵێ باشە چ ئاژەڵێک زۆر حەزی لە گوێزە سمۆرە ئەفەرین باشە سمۆرە چیەکە بەردەوام خواردنە خوایان کۆیەکاتەوە بۆ وەرزەکانی تریش کۆیەکاتەوە بۆ وەرزەکانی تر بۆ چ وەرزێ وەرزێکە بە فروشتە بارێت چی پێڵێن زستان بۆ وەرزی زستان بۆچی واکە لەبەرەوەی خواردن کەمە بێتەوە بۆ ئەوەی نەبێت ئافرین لەبەرەوەی خواردن کەمە بێتەوە بۆ ئەوەی لە وەرزی زستانە لە هێلانەکانی خۆی بیخوا وایە ئەفرین یەک چە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی داستان چۆنی باشی داستان لە پۆلی چەنی 6 چەند 6 ئەفرین ئەی لەوانەکە تا چۆنی وەڵا باشم بۆ ئەم پشویاوینە بەنیازی بۆ خۆ لە ماڵەوە پەرتوک بخوێنیتەوە بەڵێ حەزی لە خوێنەوەی چ جۆرە پەرتوکێکە مناڵان ئەفرین پێویستە ئێوەی مناڵان ئەو پەرتوکانە بخوێنەوە کە لەگەڵ تەمەتان ناگونجاوە لەگەڵ بیرکردنەوەی ئێوەیە گونجاوە دواتر ئەگەر گەورە بوون و ساڵەکانی تری تەمەتان چنە سەر و بابەتانەی کە لەگەڵ تەمەتانە گەورە بێ باشە بەڵێ داستان هۆراوەیەکم بۆڵێ بەڵێ ئادی وەراوەیەکم بۆ بڵێ نەورۆز ناو ئێمەی مناڵە لە هەفتە و مانگ و ساڵە خۆشترین ڕۆژی سەری ساڵە سەری ساڵ سەرمان قاڵە سەری ساڵمان نەورۆزە جەژنێکی زۆر پیرۆزە لەو ڕۆژەدا دڵخۆشین جلی کوردی دەپۆشین ئامادەین دەچینە گەشت بۆ سەیرانگە دەرودەشت دەبینین پەپولە و هەنگ لەسەر گوڵی ڕەنگا و ڕەنگ وەک ئێمە هاوڕە و هاودەنگ دنیا ئەکەم بە ئاهەنگ بەڵێ ئەمڕۆ نەورۆزە جەژنێکی زۆر پیرۆزە ئەفرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ژیار چۆنی باشی خۆش دەنگ و باست چۆنە باشی ژیار ئەمڕۆ گەرماو نییە بەڵێ گەرمامەوەڵە گەرماتە باشە کە گەرماوە بێ ئەبێ لە ڕۆژێکە چەند جار خۆ بشۆی 3 جار لە ڕۆژێکە پێویستە بە پێی گەرماکە خۆ بشۆی ئەگەر زۆر گەرم بوو ڕۆژی 2 جار خۆ بشۆ 3 جار خۆ بشۆ بەڵام ئاگادار بە بەپی پێویستە ئەو بەکاربێنە نابێ ئەو بەفی ڕۆبەی باشە وەربژی یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر دەست خۆش ئەفەرین هەربژی ڕۆزی چۆنی باشی ڕۆزی لە پۆلی چەنی لە پۆلی 4 ئەفەرین تەمەند درێژبی ڕۆزی باشە لە گوندەکەیەوە مریشک زۆرە باشە مریشک چیەکە هێلکە باشە چەند جۆری هێلکە هەیە 2 چی و چی هێلکەی ئەفەرین هێلکەی قەوەی و سپی ئەی تامەکانیان هەروەکو یەکە تامەکانیشیان جیاوازی هەیە وایە ئەی باشە مریشک چەند جۆری هەیە مریشکی
کوردی دوو مریشکی مریشکی سپیەیە مریشکی ڕەشەیە مریشکی یەکنیا مریشکێ وایە بەڵێ دە باشە ڕۆزی بەڵێ وەراوەیەکم بۆ بڵێ بەڵێ وانەیە بۆ منداڵەکان ئەی برسیاژن تاڵەکان لەسەر سنگەنەوتاییەکەی بابە گورگور نێزیک تاافگەی سەرۆژور زێڕینی گڵکۆیەکی بچکۆڵم دیلێ نووسرا بوو ئالێردا منداڵێک چاوگەشی کورد لەبەر سامرد ئەفەرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبە هەر بژی دەست خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ پەریمە بەڵێ لە پۆلی چەنی پێنج پێنج بەڵێ ئەفەرین هەر بژی لەگەڵ خوێندنا چۆنی وەڵا باشم زۆر باشی بەڵێ ئەی باشە لەگەڵ یاریکردنا وەڵا لەگەڵ ئەویشە باشم لە چ کاتێکا یاریکردنە پێخۆشە لە کات فێنیکیا ئەفەرین لە کاتی فێن چییە لە وەرزیاوی نابێت لەو کاتە نە یاریکی کە فێنکە واتە زۆر گەرمامان نابێ بۆەوەی نەخۆش نەکەویت باشە بەڵێ ئەفەرین ئەی پێ خۆشە لە هاوی ناپەرت و بخوێنیتەوە بەڵێ لە هاوی ناپەرت و بخوێنەرەوە لە هاوی لە کاتی پشوەکاتە سەیری کەناڵی ئاسمانی کورساتکە کاژمێر پێنجی ئێوارە هەتا شەش من و هاوڕێکانم گۆرانیە لێ بەرنامەمان هەیە بەرنامەی جوانمان هەیە تەواری هاوڕێن بەرنامەی جوانیە فلم کارتۆنمان هەیە بیرە نەچێ باشە بەڵێ باش زۆر باشە ئەفەرین هەر بژی پەری ماجار دانیشە ئەفەرین پەیوەست چۆنی وەڵا باشمەی تۆ چۆنی تۆ چۆنی من باشم پەیوەست بەڵێ دڵخۆشی بەبینینی من بەڵێ چەندێک زۆر زۆر یان زۆر زۆر هەر زۆر 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 وڕە منیشەر زۆر دڵخۆشم باوڕێتی و بەبینینیەوە بەڕاستی گوندێکی زۆر جوان و پاکتانەیە ئەفەری پەیوەست تۆ لە کۆڵانەکەی خۆتانە پاک و خاوێنی واتە گەرشت لە کۆڵانەکە تا کەوت بێ هەڵیەگریتەوە بیکەیتە تەنەکەی خۆڵەکەەوە بەڵێ ئەفەرین هەر بژی ئەی گۆرانیە زای گۆرانێکیشم بۆ بڵێ ABCDEFG چاوەڕێین بۆ پۆل دەچین یێ SIJK LMNOP یێ پەرتوک دەخوێنەوە دەچین بۆ پۆل ئەفەرین هەر بژی یەکچە بڵێ بێز بۆ پەیوەست هەر بژی پەیوەستگیان دەست خۆش لاوی چۆنی باشی باشی لاوی لە پۆلی چەنی سێ ئەفەرین لاوی پۆشاکەکانی منت پێ جوانە بەڵێ پاک و خاوێنە بەڵێ ئەفەرین پێویستە هەموومان پاک و خاوێن بین پێویستە لە وەرزیاوی نازوز و خۆمان بچۆی بۆ بۆنی ناخۆشمان لێنەیە باشە ئەفەرین لاوی بەڵێ نوکتەی خۆشە زانی وایە بەڵێ ئەدی نوکتێکم بۆ بجێڕەوە پیاوێکە جێ بە چۆلەگە ڕاوکردن بە بیجامەوە ئەچێ لی ئەپرسم بۆجی بە بیجامەوەچی ئەلە لەبەر چۆلەکەکان وابزان خەوتوم وازانێت چۆلەکەکان ئەگەر بیجامیان لە پیاوی وازان خەوتون هەر بژی ئەفەری لاوی گیانێک چە بڵێ بەهێز بۆ لاوی هەر بژیت ئەفەرین دینار چۆنی باشی دینار لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک باشە بە گۆرانی و بیسوڵێن لە پۆلی یەکەمینم گوڵی کەژاوەی ژینم ئەی تۆش گۆرانیەکەم بۆ بڵێ دەی سمۆرەیە کاڕێمان لە ناو پۆلی شابیێمە زۆر وریا بچووکە خنجیرە ئێسکسووکە پێمان دەڵێن وریا بن لە دەستا زۆر ئەزابن ئەگەرەوە بەڵابەتێ جوان فەرمان دەکا پیتێ لاشە چەند بچووکە هێندەراسا چاکووکە ساز بۆ تۆ هاوڕێگە خوشمانەیە وەک چۆنە ئەفەرین یەکچە بڵێ بێزی بۆ لەبەر هەر بژی دەست خۆش ئەحمەد بەڵێ چۆنی باش باشی ئەحمەد لە پۆلی چەنی یەک لە پۆلی چەند یەک ئەفەرین هەر بژی ئەحمەد گوندەکەیەوە ناوی چییە؟ وەژە واژە ئەفەرین گوندەکەتان خۆشە؟ بەڵێ زۆرە خۆشەوە گوندەکەتان؟ بەڵێ ئەفەرین یەکچە بڵێ بێز بۆ کاکە ئەحمەد هەر بژی دەمە درێژ بی نەڵازیزەکانی گوندی واژە بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە لەبەرەوەی ئێوە مناڵی زۆر ژیر و زۆر زیرەکن بەڕاستی گوندەکەشتان زۆر جوانە گوندەکانی کوردستان بەگشتی جوانن پێویستە ئێمە سروشتەکەمان بە پاکی ڕاگرین سروشتەکەمان بپارێزین هەوڵ بین ئەوە بە پاکی بیێڵینەوە بۆ ئەوەی زۆرترین گەشتیاری ناوچەکانی تری عێراق و دەرەوەی عێراقیش ڕوومان تێ بکەن باشە؟ ئەمەوێ بیرتان بێنمەوە هەرگیز نەکەن واز لە قوتابخانە و خوێندنگە بێنن بەردەوام بن لە خوێندن هەمیشەوانەکانتان بەباشی بخوێنن لە کاتی پشوەکانە کاتەکانی خۆتان بە یاریکردنەوە بەسەر بەرن
لە کاتی یاری شابیرتان نەچێت لەبەرەوەی وەرزی هاوینە پێویستە ئەو کاتانەی یاری بکەن و بچنە دەرەوە کە فێنک بێ ئەو کاتانەش کە بەرەو خۆراوابوو دەچێت بۆ ئەوەی کە گەرماتان نەبێ و نەخۆش بکەون باشە؟ باشە؟ ئەبێ بەڵێنیشم پێبەن بەردەوام چاوتان لەسەر شەشەی کورسات بێ لەبەرەوەی لە ماوەی مناڵانە من و مناڵانی هاوڕێتانە بینن باش؟ زۆر سپاس زۆر دڵخۆش بوو بەڕاستی ئەمڕۆ زۆر کاتی خۆشم لەگەڵێوەیە بەسەر برد بەڵێنتان پێم کە لە ئایندەیە بێمەوە بۆلاتان ئەگەر بەم شێوەی ئێستا ژیر و وریا بن باشە؟ یەک چە بڵێ بەهێز خواتان لەگەڵ